دادگای فیدراڵی عێراق جەخت دەکاتەوە لە ڕابردوودا حکوومەتی هەرێم ئەو قەرزەی وەریگرتووە بۆ موچەپ بەکاری نەهێناوە، ڕاشی دەگەیەنێت هەبوونی نوێنەرایەتی هەرێم لە وڵاتانی دەرەوە نایاساییە. دادگای فیدراڵی عێراق لە نووسراوێکدا لەبارەی دوایین بڕیارەکانی خۆیەوە ڕایگەیاند لە پێناو دروستکردنی ئینتیمای نیشتیمانی پێویستە یەکسانی لە نێوان تەواوی ڕۆڵەکانی گەلی عێراقدا پیادە بکرێت و تەواوی فەرمانبەران و موچەخۆران و سوودمەندانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی و سەرجەم فەرمانبەرانی مەدەنی و سەربازی لە هەرێمی کوردستان بە هەمان شێوەی هاوتاکانیان لە دامەزراوەکانی سەر بە حکوومەتی فیدراڵی مامەڵەیان لەگەڵ بکرێت. ڕاشی گەیاندووە گەلی کورد خاوەنی بەهای مرۆیی و ئەخلاقی و نیشتیمانی بەرزە و قوربانی زۆری داوە لە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی پێشوو وەک گەلانی دیکە، بۆیە دەبێت دادوەری لە نێوان تەواوی هاوڵاتیاندا بپارێزرێت، بە تایبەت لە بواری موچەی فەرمانبەراندا. دادگای فیدراڵی دەڵێت حکوومەتی ناوەند لە ڕابردوودا بڕی گەورەی قەرزی داوەتە حکوومەتی هەرێم لە کاتێکدا پێچەوانەی یاسای بودجەی گشتی فیدراڵی ژمارە 13 ساڵی 2023 بووە. بربەستیش بۆ ئەم سەرپێچیە دروست نەدەکرا ئەگەر حکوومەتی هەرێم قەرزەکانی بۆ موچەی فەرمانبەران خەرج بکردایە. دادگای فیدراڵی ڕاشی گەیاندووە بۆمان دەرکەوتووە موچەخۆرانی هەرێم بە شێوەیەکی ڕێکخراو هاوشێوەی هاوتاکانیان لە عێراق موچەی مانگانەیان وەرنەگرتووە. ئەمەش پێچەوانەی دەستورە، بۆیە پێویستە ئەم سەرپێچیە بە پێی دەستور لا ببرێت و پێویستە لەسەر دەسەڵاتەکانی هەرێم و ناوەند تەواوی ڕێگاکان بگرنەبەر لە پێناو لابردنی بربەستەکاندا کە ڕێگە دەگرێت لە هاوڵاتیان مافە دەستوریەکانیان بەدەست بهێنن. ڕاشی گەیاندووە نابێ هیچ لایەنێک خۆپەرستی بکات و ڕێگری لەوە بکات هاوڵاتیان مافە دەستوریەکانیان بەدەست بهێنن. بە پێی بڕیارەکە فەرمانگەکانی هەرێمی کوردستان دەتوانن هەماهەنگی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی فیدراڵی بکەن بۆ بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانیان بە بێگەڕانەوە بۆ حکوومەتی هەرێم. لە نووسراوەکەدا هاتووە پێویستە سەرجەم بانکەکانی سەر بە حکوومەتی عێراق ئاسانکاری بۆ جێگیرکردنی موچەی فەرمانبەران بکەن و هەموو هەوڵێک لەو پێناوەدا بخەنە گەڕ بۆ ئەوەی موچەکانیان لە شوێنی نیشتەجێبوونیان یان ئەو ئەیتیئێمانەی لە هەرێم هەن یاخود لەو بانکانەی هەرێم کە مۆڵەتی بانکی ناوەندی عێراقیان هەیە وەربگرن. لە کۆتایی بڕیارەکەدا ئەوەش هاتووە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پابەند دەکرێت بە ڕادەستکردنی سەرجەم داهاتە نەوتی و نانەوتیەکان بە حکوومەتی فیدراڵی، هەروەها دیوانی چاودێری دارایی عێراق بە هەماهەنگی دیوانی چاودێری هەرێم وردبینی ئەو هەژمارە بانکی کوردستان دەکەن کە لە چوارچێوەی بانکی ناوەندی عێراقدا کراوەتەوە، هاوکات وردبینی لە لیستی موچەخۆرانی هەرێمدا دەکەن.